گەشتارێکی زۆر بەهۆی ئارامی شارەکان هەرێمی کوردستانەوە ڕوو لە هەرێمی کوردستانەکە شارەکان لە ناوەڕاست و خواری و عێراقندیکان لە ئێرانەوە ڕۆکەنە ناوچە جیاوازەکان خۆشبەختانە ینی سەری ساڵ هۆتێلەکان هەرێمی کوردستان هەموو پڕە بن لە گەشتیار تا ڕادێکی شوکار زیاترە بژێتەوە. بابزانین ئەمادەکاریەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێم چین بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بە پێشبینیەوان ئامارەکانی ئەم ساڵ چۆنە بن ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ئیبراهیم عەبدولمەجید کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێمن ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانەوێ. کاک ئیبراهیم سڵاو لێ بەبیانیت باش پێمان بڵێ بە پێی پێشبینیەکانیەوە چەندە گەشتیار دێنە هەرێمی کوردستان؟ بەیانی بەڕێست و تەواوی بینەرانیش باش زۆر سپاس. دیارە ئێمە وەکو ئامادەکاری بۆ پشوەکانی سەری ساڵ وەکۆی کە پێشبین دەکەن ژمارەیەکی زۆری گەشتیار ڕوو لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بکە بۆ ئەو مەبەستە ئێمە لە ڕێگەی بەڕێبەراتی گشتەکانمان لە سەرجەم پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان هەماهەنگی تەواومان کردووە لەگەڵ پۆلیس هێزەکانی ناوخۆ و بە تایبەتیش ئاسایشی باسکەکان بۆ ئەوەی ئاسانکاری تەواو بکرێتن بێگومان بۆ ئەم پشوەکانی سەری ساڵیش سەرجەم باسکەکان و دەواازە نێودەوڵەتەکان بەڕووی گەشتیاران کراونەتەوە و ئاسانکاری تەواو دەکرێت و بۆ ڕەخساندنی کەشێکی لەبار و گونجاو بۆ گەشتیاران تیمەکانی گەشت و گوزار لە باسکەکان ئامادەجیان دەبێت لەوێ بە خێرهاتنی گەشتیارانەکان پێشوازی لە گەشتیارانەکەن بە پێدانی ڕێنمایی گەشتیاری بڕۆشەر و نەخشە و هەروەها ژمارە تەلەفۆنی تایبەتیش دەدرێت بە گروپاتی گەشتیاری بۆ ئەوی خوا نەخواستە ئەگەر لە هەر حاڵەتێکدا تووشی کێشە و گیر و گرفتێک بن بتوانن پەیوەندی بکەن و ئێمەش بتوانین تەداخل بکەن و بۆیان چارەسەر بکەین. وە لەسەر ئاستی ناوخۆ شارەکان و شارۆچکەکان تیمەکانی ئێمە سەردانی بنکە گەشتیاریەکانەکەن و بە تایبەتی ئەو بنکە گەشتیاریانێک کە بۆ شەوی سەری ساڵ ئاهەنگ و چاڵەشتێدا ئەنجام دەدرێت ئەمەش بە مەبەستی پشکنین و بە دوواداچوونە بۆ ئەوەی ئێمە دڵنیا بینەوە لەوەی کە ئەو خزمەت گوزاریەی پێشکەش بە گەشتیار دەکرێت لە ڕێی کوالیتیەوە بەرزە و هەروەها بۆ ئەم ساڵەکە لە سنتەری شارەکان ئێمە سنتەری زانیاری گەشتیاریمان دەبێت گەشتیار دەتوانێت بچێت لەوێ زانیاری گەشتیاری وەرگێەوە ڕێبەر و بڕوشەر و نەخشەی گەشتیاریش وەربگرێت و هێڵی گەرمیشمان دەبێت بۆ ئەم ساڵەکە ئەمە شار لە پێناو ئەوەیە کە بتوانین ئاسانکاری تەواو بکەین بۆ ئەو گەشتیارانێکە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن. بێگومان سەرجەم بنکە گەشتیارەکانش و بە تایبەتی ڕێستۆرانتەکانیش ئاگادار کراونەتەوە کە پێویستە لە ڕۆژانی پشووی سەری ساڵ کراوە بن بۆ ئەوەی گەشتیاران بتوانن سوود لە خزمەت گوزاریەکانیان وەربگرن. بۆیە ئێمە بەتەواوی ئامادەکاری خۆمان کردووە و پێمان وایە کە ئەم ساڵەکە بۆ بەسەربردنی پشوەکانی سەرسا ژمارەیەکی زۆری گەشتیار بە تایبەتی لە باشوور و ناوەڕاستی عێراق سەردانی شارەکانی هەرێمی کوردستانەکەن و لەگەڵ کردی تایبەت ئێمە کۆبنەوەمان ئەنجامداوە هەم لەگەڵ بنکە گەشتیاریەکان و هەم لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکانیش بۆ ئەوەی بتوانین چەند چاڵاچیەکی تایبەت بە بۆنەکانی سەری ساڵ ئەنجام بدەین. هەموو ئەمانش لە پێناوی ئەوەیە کە زیاتر سەرنجی گەشتیاران ڕابچێشین بۆ هەرێمی کوردستان. لە کۆتای قسەکان تۆ با دەست پێ بکەم چالاکیەکان چین ینی بڕیارتان لێیاوە؟ بەڵێ چاڵاکیەکان خۆی ئێمە وەکو دەستەی گەشت و گوزار خۆمان چاڵاچیمان نابێت چاڵاکیەکانی ئێمە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بێ وەکو گوتم ینی بەپێی ئەو هەماهەنگیانەکە کردومانە لەگەڵ کەرتی تایبەت بنکە گەشتیاریەکان هۆڵەکانی ئاهەنگ جێڕان زۆرێ لە کۆمەلگا گەشتیاریەکان ئاهەنگی تایبەت بە شەوی سەری ساڵ ئەنجام دادەن لە ئێستاشەوە دەستیان کردووە بە ڕێکلامکردن بۆ ئەوەی سەرنجی گەشتیاران ڕابچێشن و تا بێن لێرە لە پشوەکانی سەری ساڵ بەسەر ببەن لە شارەکانی هەموو شارەکانی هەرێمی کوردستان لە هەولێر و دهۆک و سلێمان و شارەکانی ترێژ ئێمە لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی خۆجەی شارەکان دەستمان کردووە بە ڕازاندنەوەی شوێنە گشتەکان و بۆنە و ئاهەنگەکانیش وەکو گوتم لە ڕێگەی کەرتی تایبەتەوە دەبێت لەم ساڵەکە. باشە کاک ئیبراهیم بۆ هەوڵاتێکە گەربیەوە سەردانی هەرێمی کوردستان بکە کە لە ناوەڕاست و خواری عێراقیشەوە بێ ئەنی پێویستی بەچیە چ شتێک پێویستە لەگەڵ خۆی بێنێ؟ تەنها پێناسێک بەسە بەڵێ دیارە ئێمە بەڵێ
بەڵێ دیارە جاران ئێمە لەو لایەنەوە بەڕاستی گرفتی زۆرمان هەبوو زۆر جارکە گەشتیار دەهاتن بۆ هەرێمی کوردستان بە چەند کات شمێرێک لە بازەکان دەمانەوە ئەمە شتێک بوو لە گرفتە هەرە گەورەکانی بەردەم زیادکردنی ژمارەی گەشتیاران بەردەوام ئێمە گلەی و گازەندەمان پێگەیشت هەم لەلایەن ئەو هاوڵاتیانی کە خۆیان بە خێزانی دێن بۆ هەرێمی کوردستان و هەمیش لەلایەن کۆمپانیا گەشتیارەکان کە گروپاتی گەشتیاری دەهێنن بۆ هەرێمی کوردستان بەڵام خۆشبەختانە وەکو لە سەرەتاش ئاماژەم پێدا لەم ساڵەکەدا و ساڵی ڕابردوونش بەو هەماهەنگیەی کە کردومانە لەگەڵ ئاسایشی بازگەکان بە سوپاسەوە بۆ ئەوان بەڕاستی بە تەواوەتی هەماهەنگن لەگەڵ ئێمە ئەم ساڵەکە و ساڵی ڕابردوش ئاسانکاری تەواو دەکرێت بۆ گەشتیاران بە کاتێکی زۆر کەم داخلی ناو شارەکان دەبن و هیچ ڕێکارێکیش پێویست نیە ئەوکان ڕێکارەکانی کۆڕۆنا وەک دەزانین بە تەواوەتی هەڵگیراون و ئەوی تریش هەندێک ئیجراعاتی زۆر ئاسایی ئەمنیەت دەکرێت ئیتر بە کاتێکی زۆر کەم سەرجەم ئەو گەشتیارانی کە لە ڕێگەی کۆمپانیا گەشتیارەکان دێن و ئەوانەشی کە بە خێزانی دێن زۆر بە ئاسانی دەتوانن داخلی ناو شارەکان بن بەبێ هیچ کێشە و گرفتێک وەکو گوتیشم تیمەکانی گەشت و گوزار لە سەرجەم باسکەکان ئامادەجیان دەبێ لەوێ هەر کێشە و گرفتێک بێتە پێش ئێمە بە هەوڵی دەدەین بە زووترین کات چارەسەری بکەین. پێتان وایە ئەم ساڵە ساڵانی ڕابردوو زیاتر گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان بکە؟ بەڵێ خۆی ئێمە ئەگەر بەراوردی ساڵانی ڕابردوو بکەین ئەو ئامارە و داتانی کە لە بەردەستی ئێمەدا هەن خۆشبەختان ئەوە دەسەر بێنن کە ساڵانە ڕەوشی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بەرەو باش بوونە ئەمە بێجگە لەو ساڵانە کە بارودۆخێکی تایبەت دێتە پێش بۆن منە لە ساڵی 2020 دەزانین کە پەتایەکی جیهانی بەرۆکی تەواوی دنیای کرد بە هەرێمی کوردستانیشەوە سێکتەری گەشت و گوزاری بە تەواوەتی پاکخست بەڵام خۆشبەختانە لە 2021 ئیتر وردە گەشت و گوزار کەوتەوە سەرپێی خۆی ئێمە لە 2021 توانیمان پێشوازی بکەین لە 4,189,000 گەشتیار و پلانی ئێمە بۆ ئەم ساڵەکە بریتی بوو لە زیادکردنی ئەم ژمارەیە بە ڕێژەی 150 واتە ئامانجی ئێمە لە 2022 بۆ ئەم ساڵەکە بریتی بوو لە 6 ملیۆن گەشتیار بەپێی ئەو داتا و ئامارانە کە لە ئێستادا لە بەردەستی ئێمەدا هەن خۆشبەختانە ئەوە نیشان دەدەن کە ئێمە دەتوانین بۆ ئەم ساڵەکە بۆ ئامانجی خۆمان بگەین ڕنگ بێ بە زیادیشەوە. ینی ئەم ساڵ پێتان وایە کە ژمارەکە زیاترە بێ باشە کاکی برایم لە زستانین پێشتر قسەمان لەسەر گەشتیاری زستانە کردووە خۆشبەختانە زستانێکی تەڕ و تووشمان هەیە وەکۆی کە هەمولایەکمان هیوامان بۆ خواست ینی هیچ ئامادەکاریەکی لەو ناوچانە بۆی کە گەشتیارانم جارە ڕەنگە لە سنتەری شارەکان نەمێنەوەبی ئەنەوێ ناوچە شاخاویەکان و بەفری چیاکان ببینن ئامادەکارێکی وەها کراوە؟ بەڵێ خۆی ئێمە یەکێ لە ئێمە پلانێکی 8 ساڵەمان هەیە لە دەستەی گەشت و گوزار لە ساڵی 2022 ئەم پلانە لە ڕووی تیۆریەوە تەواو بۆ ئیتر دەمانەوێت بۆ ساڵانی ئایندە بخەینەواری جێبەجێکردنەوە یەکێ لە پلانەکانی ئێمە ئەوەیە کە دەمانەوێت ئیتر لەمە دوا فۆکەس تەنها لەسەر سنتەری شارەکان نەبێت دەمانەوێت گەشتیاران ڕوو لە هەموو ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەن و یەکی لە ئاماجەکانیشمان ئەوەیە کە بگەین با گەشت و گوزارێکی بەردەوام سستەینەبڵ تۆریزم و بۆ ئەمە ئێمە پێویستە چاڵاکی بەردەوام بە درێژایی ساڵەکە ئەنجام بدەین واتە تەنها پشت نەبەستین بە وەرزی هاوینیان بۆ نەتایبەتەکان بۆ ئەمە ئێمە خۆشبەختانە هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان بە شێوەیەکە کە زۆر گونجاوە بۆ زۆربەی زۆری جۆرەکانی گەشت و گوزار و بە تایبەتی گەشت و گوزاری زستانە ئێمە ساڵانی ڕابردوو چەند ساڵە چێشی تایبەتمان با گەشت و گوزاری زستانە ئەنجام داوە و بۆ ئەم ساڵەکەش لە بەرنامەماندا هەیە کە بە تایبەتی بۆ نمونە لە چیای کۆڕک فستیڤالی خلیسکەنی سەربەفر یان لە چای حەسەنبەگ فستیڤالی پێشبڕکەی ماتۆر سواری سەربەفر ئەوانە ئەنجام بدەین لە بەرنامە ئێمەدا هەیە بەڵێ بە هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەت بۆ ئەوی بتوانین ساڵاکی لە وەرزی زستان ئەنجام بدەین تا بتوانین ڕێژەی گەشتیاران لە وەرزی زستانش بەرز بکەینەوە و هەمیش وا بکەین کە تەنها فۆکەس لەسەر سنتەری شارەکان نەبێت و گەشتیار بتوانێت ڕوو لە سەرجەمی شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان. باشە کاکی براهیمیج تەنسیقێک هەیە لە نێوان شارەکانە بۆ نمونە لەو ڕۆژەیە کە لە هەولێر چالاکی و ئانگی گەورە سازەکرێت لە سلێمانی ئەو ڕۆژە کەمتر بێ بۆ نمونە ڕۆژی دواتر سلێمانی یان دۆک بۆی گەشتیاران بتوانن چێژ لە شارەکان وەربگرن یعنی یەک جار کە هاتنە هەولێر ڕەنگە هەفتێک بێننەوە بێنە سلێمانی بستنە شارێکی تر.
بەڵێ بێگومان هەماهەنگێکی تەواو هەیە لە نێوانی شارەکانی هەرێمی کوردستان لە بەرەوەی ئامانجی دەستەی گەشت و گزارش بریتە لەوەی کە گەشتیاران دابش بک بەسەر سەرجەم شوێن و ناوچەکانی هەرێمی کوردستان بە یەکسانی. بەڵام بۆ نمونە لە بۆنەیەکی وەکو سەری ساڵدا بۆنەکەیانی لە کاتەکەی دیاری کراوە ئیتر هەموو شارەکان لە یەک کاتدا چاڵاکی خۆیان دەبێت ئەمە زۆر ئاساییە. بەڵام لە کاتەکانی تری ساڵدا بێگومان ئەومان لە بەرچاو گرتووە جاری وا هەیە فیستیڤالێک لە شارێک ئەنجام دەدرێت ئێمە بۆنەیەکی تر لە شارێشتر ئەنجامە دەین وامان کردو کە بەریەککەوتن دروست نەبێتن بۆ ئەوەی کە گەشتیارێک دێتە بۆ نمونە هەولێر بتوانێت بۆ چەند ڕۆژی داهاتوو بچێت بۆ سلێمانی لە سلێمانی دواتر بێت بۆ دۆهۆک بێگومان بیر لەوە کراوەتەوە. کاک ئیبراهیم عەبدولمەجید سپاس بۆ زانیارەکانە سپاس بۆ ڕوونکردنەوەکانە بە هیوایەوەی وەکو تۆ ئاماژە و پێکرد گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان بکەن ڕوو لە شار و شارۆچکە جیاوازەکان بکەن و هاوڵاتیانیش بە ڕوویەکی کراوەوە پێشوازی لە گەشتیاران بکەن بە ومێدیەوەی کە ئەمساڵ ئوتێلەکان ینی هەمویان پڕ ببنەوە لە گەشتیار وارچاوەڕوانی ئەوە شەکرێ بە هۆیە و ئارامی کە لە شارەکانی هەرێمی کوردستانەیە.